حي على الصلاة الله أكبر الله أكبر. حي على الصلاة. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. قال لي برسن بوشي خمباري عليهم چونك هاتي نسر آخر وانينش يسنوري ديدم دم زنجيريا كوتايدي بويا بطاقتي اوين كنيش بجي ديالين بلام شرد اوي وانا كاني مان وقرتبه خەزەکەم بە مختصرێک خلاصەیەکی ئەوەی کە باسمان کرد لە خزمەتی جەنابتانە باسی کەین بۆ ئەوەی کە وانەکانمان وەکو تایتڵ وەکو سەردێر لە مێشکا بمێنێتەوە. بۆچی ناومان نانووری دیدەم کورد زۆر جوانی هێناوە سبحان الله لە دوو حەدیسی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نورەکەی هێناوە کە پێغەمبەری خوا فەرمێ الصلاة نور، نوێژ ڕووناکیە نورە. دیدەشم ئەوەیە کافەرمێ وەجوعیلەت قورەة عەینی فی الصەلاة، فێنکایی چاوم خراوەتە نوێژەوە. واتە کەوتمان نووری دیدەم هەردوو حەدیسەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جەمعەکە و کۆیەکاتەوە. ئێمەش لە ڕوانگەی ئەوەوە ئیستینباتی ئەم ناونیشانەمان کردەوە کە فیعلەن نوێژ ئەبێ نووری چاوان و فێنکی دڵان و دەستلملانی ئاسوودەیی و ئارامگری ئینسانەکان بێ. نوێژ خۆشەویستەکانم پاداشتێک و نیعمەتێکی خوایە بۆ بەندەکانی، بۆیە خوای گەورە وای داناوە کە نوێژ بێ بە یادەوەریەک لە بینی عەبد و خالقەکەیە، عەبد و ئەڵڵاکەیە. نوێژ میعراجی ڕۆحە، دڵ بەرزەکاتەوە و ئەیباتە حوزوری عەرش و لە خزمەتی خوای گەورەیە و عەینەن مردنێکی کاتی ئەم ڕۆحە بەرزە بێتەوە و تەبەقەی ئاسمانەکان ئەبڕێ بەبێ منەت، چونکە لە نوێژایە هەموو دەرواکە دەرگاکانی ئاسمان و دواتریش بەهشتی بۆ واڵا بن. نوێژ گرنگی لەوەدایە کە هەموو پێغەمبەران بەبێ جیاوازی نوێژیان کردووە وەکو فەرمێوە ئەوصانی بالصەلاة. نوێژ وەسیەتی خوای گەورە بووە بۆ هەموو پێغەمبەران، واتە هیچ پێغەمبەرێک بەبێ نوێژ نەبووە و تەنانەت پێغەمبەران لە قەبرەکانیشانە نوێژەکەن. نوێژ ئارامگری و حەوانەوەی دڵە، بۆیە هەموو جارێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەیفەرمووە یا بیلال ئەقمی الصەلاة ئەریحنا بها، ئەی بیلال قامت کە و بە نوێژەکانمان ئاسوودەمان کە. بەڵێ بەڕێزەکانم نوێژ لەبەر گەورەی و گرنگی چۆن فریشتەکانی ئاسمان لی کەوا بنەوە و دەستەگرن و ئامینەکەن لەگەڵمانە و دوعای خێر بۆ نوێژ خوێنان و سەفی یەکەمەکەن. هەر بە هەمان شێوەش شەیطان بە چڕوپڕی حزوری هەیە، واتە ئەمە سەنگەر و شەڕی موسڵمانە. بۆیە دوو قووەت لە دژ و لە دۆست لە یەک کاتادا ئەبەزنە سەرمان بۆ چونکە ئەو شەڕە شەڕی یەکلاکەرەوەیە. بەڵێ خۆشەویستەکانم بۆیە بەڵانسی نوێژەکانمان ئەبێ لە بەڵانسی هەموو شتێک، لە بەڵانسی بانک، لە بەڵانسی مۆبایل، لە دەرەجەی قۆناغەکانی خوێندن. ئەبێ نوێژەکانمان لە هەموو شتێ بەڵانسەکانی بەلامانەوە گرنگتر بێ. نەچینە نوێژەوە و بە دەستی بەتاڵی بێنە دەرەوە، نەچینە نوێژەوە و بە نیسبەتێکی کەم لە نوێژ بینە دەرەوە، نەچینە نوێژەوە و ڕاستە بوو بین و دەرەجەی تەواوی دەرچوونمان لێهێنا بێ، نەچینە نوێژەوە و بە تەمای ئەجر و پاداش بین لەو سەرەوە بە دز ناومان دەرچوو بێ، دزیمان لە نوێژەکانمانە کردە بێ، بێ ئەوەی کە لە بەرهەمی دزیەکی خۆمان بخۆین و ئیسفادەی لێ بکەین، تەنها ناوزڕانێکی خۆمان بێ لە ئەرز و لە ئاسمانە. نوێژەکانمان ئەبێت وێزگەکانی نوێژی تیا بێ، لەسەر هەنگاوەکان و لەسەر خاڵبەندیەکان بۆستین،
لە کاتی دەستنوێژا بوەستین نیەتەکانمان تازەکەینەوە لە ئەڵڵاو ئەکبەر تێڕامێنین لە کاتی بانگە هەنگاوەکان وەکو خۆی دووبارەکەینەوە لە کاتی بانگە وردەکان و نەشیدی بانگ وەکو خۆی دووبارەکەینەوە فاتحە بزانین چیەڵین و سوورەتی دوای فاتحەش بزانین واتاکەی چییە بزانین بۆ ئەوەستین بە پێوە بزانین بۆ ئەچینە ڕکوع و سەربەرزەکەینەوە و ئەلحەمدڵین و سوپاسی خوای گەوراکەین کە جوێی لە دەممانگە لەم کاتەیە کە ئێمە سوپاسیەکەین دووبارە سوپاسێکی تریکەینەوە بڵین سەمی الله لمن حەمیدە ربنا ولك الحمد ئەنجا بچینە سجود و لە خۆشی سوزدەی یەکەممان دڵمان خۆش بێ سوزدەی دووەمیش وەکو نیعمەتێک و بەخشێکی خوای گەورە کە پێی داوین کە ڕێگەی داوین سوزدەی بۆ بەرین کە هیدایەتی ئەوەی داوین لەناو خەڵکێکا دەری هێناوین ئێمەی بە بەندەی خۆی هەڵبژاردەوە بە شایستی ئەوەی داناوین کە نوێژی بۆ بکەین و تەنها عەبدی ئەو بین تەنها حساب بۆ ئەو بکەین بۆیە زیلەتمان لە بەردەستی خوای گەورە و لە کاتی سوزدەیە بەرزبوونەوەی پلەکانمانە و ئینجا کە سەر بەرزەکەینەوە ڕێگەی ئەومان پێ ئەدرێ کە سەلامێکی مباشر لە تەحیاتە بە خوای گەورە بگەێنین و دوایی بە پێغەمبەر و دوایی بە هەموو عەبدە ساڵحەکان و پۆستێکی بکەین بنووسین send to all بۆ هەموو ئەمانە ئەم پۆستە بنێرە سەلام بە هەموو عەبدێکی ساڵح بگەێنە لەسەر ئەرز و لە ئاسمانە سەلام بە هەموو عەبدێکی ساڵح کە لەسەر ئەرزن ئەمڕۆ ئەژین و ئەوانەی کە ژیانیان تاو کردەوە و ئەوانەی کە دێشنە ژیانەوە دواتر سەلام بینەوە کاتەیە بێ وزگەکانی نوێژمان لە بەرچاو بێ ئەگامان لێ بێ نوێژ هەمووی بۆ خۆی دەستکەوتە هەمووی بۆ خۆی نیعمەتە تۆ ڕێگەت پێ ئەیدرێ مباشەرەتەن لەگەڵ خالقی خۆتە لەگەڵ دروستکەری خۆتە لەگەڵ بەدیهێنەری ئەرز و ئاسمانەکانە ئێستا گفتوگۆ بکەیت ئەمە چ نیعمەتێکە ئەمە شەرەفێکە لە کاتێکە تۆ یەکسانی بە زەڕەیەک و بەگەردێکی نەبینراو لەناو ئەو هەموو خەلایق و دروستکراوەی کە خوای گەورە بەدیهێناوە من و تۆ یەکسانین بە سفر بەڵام کاتی ئەچینە پاڵ یەک و واحید و ئەحەد ئینجا ڕەقەممان بۆ پێیا بێ ئەبین بە 10 و ئەبین بە 100 و ژمارەکانمان زیادە بێ بۆیە ئەم گەردە بچکۆلەیە کە سفرە ئەبێت ڕەقەمی بۆ پێیا بێ ئەبێ بێ بە کەسایەتی و بێ بە ناو نیشانێ بۆی لە کاتێکە ئەچێتە پاڵ بەدیهێنەرەکەی بەڵێ نوێش هەر لە بیدایەتەوە هەر لە دەستنوێژەکەیەوە هۆکاری لێخۆشبوونی ئینسانەکانە هەتا وەکو سەلامدانەوە و هەتا وەکو زیکرەکانی دوای سەلامدانەوە کە ئەم بەخشە لە هیچ شوێنێکی تری غەیری نوێژا دەست ناکەوێ نوێش خاوێنی جەستەیە وەکو چۆن خاوێنی ڕۆحە نوێش بەرگری کارە لە هەموو تاوانێک واتە ئینسانی نوێش خوێن نا ئینسانی نوێش بەرجەستەکەر نابێت ئاکار و گفتاری وەکو ئینسانێکی تروا بێ کە نوێژ ناکا ئەبێ لە هەموو شتێکی ترا جیاوازی هەبێ ئەبێ نوێش ڕێگەی ڕاستی پێنیشان بە و نوێش دەستگیرۆیی بکە لە خراپەکردن واتە بە هەردوو بارەکەیە نوێش ئەبێ دەستگیری بێ واتە دەستی بۆ چاکە بگرێ و دەستی لە خراپەش بگرێ کە خراپی پێنەکا بەڵێ چێش لەم نوێژە ئەبینێ ئەوانەی کە خاشعن و لە بەردەمی خوای گەورەیە بە زیلت ئەوەستن بڵێن قد أفلح المؤمنون کامانە الذين هم في صلاتهم خاشعون وانەی کە لە کاتی نوێژە بە خشوع ئەوەستن لە بەردەمی خوای گەورەیانە بۆیە کە نوێژ ئاوای لێ هات ئەم عیلاقە و ئەم لینکەی دروست کرد ئەم ڕەبتەی دروست کرد خستی تەناو شەبەکەی ئیلاهیەوە بەردەوام لە ئیتیساڵا هێشتەوە ئەنجا بۆت هەیە دوعا بکەیت و داوا بکەیت و نوێژکەی بە قووەتێک و بە بازنگێک لە دەستا بۆ ئەوی کە بتانی پشتی بێبەستی لە کاتی تەنگانەیە وەکو ئیدا حەزەبەه ئەمڕ فەزیع إلى الصلاة هەر کاتێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم زۆرێک و فشارێکی بۆ هاتبێ پەنای بۆ نوێژ بردووە پەنای بۆ نوێژ بردووە واستعینوا بالصبر والصلاة پەنا بگرن بە نوێژ و بە سەبر بەڵێ خۆشەویستەکانم کەواتە نوێژ دەستەگرێ نابێ دەستی ئینسان بگرێ نا بێ نوێژ دەستگیرۆیی بێ بۆ هەموو هەنگاوەکانی تری ژیان نوێژ بنیادنانی ژیارێکی تر بێ حەزارەتێکی تر بێ دەستور و یاسایەکی تر بێ مەدرسەیەکی تر بێ نوێژ ئەبێ
هەموو ژیانمان بگۆڕێ هەتاوەکو نوێژ نەگۆڕین لە ژیانی خۆمانە ناتوانین ژیانمان بنوێژ بگۆڕین ژیانمان بەو هەڕەمەی و بەو شپرزەییە ئەڕوات وەکو نوێژەکانی پێبەڕێەکەین کاتە نوێژمان تەنزیم کرد و وردمان کردەوە ڕێکمان خست و واتەکانیمان زانی و کردمان بە پرۆگرام و بەرنامی ژیانمان ئەو کاتە نوێژ ئەتوانێت ژیانمان ئاسوودەکە ژیانمان بەختەوەرکە هەموو ژیانمان بێ بە نوێژ و هەموو کاتێ هەر نوێژی بین کە کاتی ئەمەمان کرد ئەتوانین ئەو ئینسانە بین کە نوێژ داوای لێ کردوین ئەو پیاوانە بین کە لە مزگەوتەوە ئینتیلاقیانە کرد و شەرق و غەربیان ئازاد کرد و هەمویان هێنایە ژێر نوری دیدێ و نوری ئیسلامەوە بەڵێ بەڕێزەکانم نوێژ ئاسانترین شتێکی ئینسان بیکە تەنها بە تەنها ئاگای لەوە بێ کە چۆن و کەی و بۆ شوێنێژەکە خۆزگایە لە کاتی نوێژەکانە شاشەیەک لە بەردەممانە بوو ئەفکارەکانی خوێنینەوە بزانین لەو کاتی نوێژەکەی بی لە چێکێنەوە بزانین تەنها لە ترسی ئەوەی کە لە تەنیشتمانەوەیە لە شەرمی ئەوەی کە سەیری شاشەکەمانەکە خەیاڵمان بۆ غەیری نوێژەکەمان ئەچوو نەخێر بۆیە هەر کاتی نوێژەکەمان کرد و نوێژەکە واتا و مەعنا و دەرەجی خۆی نەهێنا با لە دەرەوە سەرخۆشی لە یەکتریکەین و بڵێ خوا جەزا باتەوە نوێژێکە لە دەستچوو منداڵێکە لە دەستچوو ڕەسیدێکە لە دەرچوو پارەیەکە لە دەستچوو خی گەورە بۆ قەرەبوو کاتەوە لە کاتێکی ترا و لە شوێنێکی ترا بەڵێ خۆشەویستەکەم یاریەک 25 دقەی تەگرێ مسەلسەلێک و زنجیرەیەکی ڕۆژانە کە لەوانێت چەند مانگ بخایانێ هەموو ڕۆژێ 6 دقە لە ژیان تەگرێ فلیمێک 2 ساعت تەگرێ نوێژ 5 دقەت لێ ئەبا سعاتێکی 24 ساعت نابا سعاتێک لە ئەسڵی 24 ساعتی تەمەنی تۆ نابا لە ڕۆژەکە نای بنێ زەکاتی کاتەکەت نای بنێ زەکاتی جستەکەت نای بنێ زەکاتی ڕۆحەکەت بزانن ئەم نوێژە چۆن پیاداکەیت خۆشەویستەکەم ئەگەر باوکت وەفاتی کرد بێ و خی گەورە لی خۆش بێ ئەویش لە باپیریەوە بۆی مابێتەوە و هەمویان یەک وەسیەتیان بۆ کرد بێ بڵێ کوڕم ئەگەر لە باخەکە بێ کوڕم ئەگەر لە خێزانەکەت بێ کوڕم دەست بە فڵان شتەوە بگرە ئەڵێ ئەمە وەسیەتی و باو باپیرمە بۆ بێجێ هێشتوم ئەی تخوا چی لە وەسیەتەکەی پێغەمبەری خواکی صلی الله علیه وسلم کە لەسەر مەرگە کە ئەنەسە ژێڕێتەوە فەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم غەرغەرەیە کرد و نێتوانی لەوزەکانی ژوەکو خۆی دەربڕێ فەرموو الصلاة الصلاة وما ملكت أيمانكم نوێژەکانتان دووبارە نوێژەکانتان آخر کەلیمەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم آخر وەسیەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ ئێمە فەرمێ نوێژەکانتان لە قیامەتە کە ئەتبینێتەوە فەرمێ چیت لە وەسیەتەکەم کرد ئەی پێغەمبەری خوا کام وەسیەت نوێژەکەت چیت لێ کرد بۆ ئەوەی کە بیسەلمێنی کە ئومەتی محەممەدی ئومەتی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم نەخراویتە بلاک لیستەوە چونکە ئەگەر هەموو ڕۆژێک 5 جار کەسێ بانگت کە جوابی نەیتەوە لە ئەخیرات چیت لێکە ئەتخاتە ناو بلاک لیستەوە ئەتخاتە ناو لیستی بایبایەوە جارێکتر لە حسابی ئەوان نامێنیتەوە ئەکاتان لە خۆتان بێ خۆشەویستەکانم نەچنە لاو بلاک لیستەوە پەنا ئەگرم بەخوا خی گەورە دڵی یەکێکی ڕەش کرد بێ نوری لە دیدەی بردبێ و لە دڵی هەڵیکەنی بێ ئەبێ لە قیامەتە بە چ چاوێک و بە چ ڕوویەکەوە بچێتەوە بەردەستی خی گەورە بەڵێ بەڕێزەکانم ئێمە عەبدێکین سەرپێچ و تاوانکارین نێژ بریتیە لەو دەرگایی کە پاشا و مەلیکەکەمان هەموو ڕۆژەوەی کردوینەتە سەرپشت کە بچین ئوزرخواییت خۆمانی بۆ بێنینەوە و داوای کارەکانی خۆمانی پێشکەشکەین و ئیتیساڵ و پەیوەندی بەردەواممان لەگەڵ یا بمێنێ نێژ بریتیە لەو سیسیلەیە کە لە دنیاە دەست پێەکە لە قیامەتا کە زینەوەکرێتەوە بە بانگێ بانگەکرێت واستمع يوم ينادي المنادي من مكان قريب
هەروکو بانگەکەی دنیا بانگ لێەکرێ دواتریش هەڵەسیتە سەر پێ و یەومە یەقوم الناس لرب العالمین جا لە بەردەمی خوای گەورەیە لە حوزوری خوای گەورەیە ئەوەستیت ئینجا وإذا قيل لهم اركعوا لا يركعون ئەنجا داوای ڕکوع و سجودت لێ ئەکرێ بەڵام هەر کاتێ داوای سجودی لێکرا لە قیامەتە يوم يدعون إلى السجود فلا يستطيعون ئەگەر سوزدەی دنیات بەڕاستی نەبردبێ لە قیامەتیشا ناتوانی سوزدەکە بەری بۆیە لە ئاخر مەشهەدی قیامەتە کە ئینسانەکان بە پێوە خۆیان پێناگیرێ لەسەر چۆک ئەکەون بەرامبەر بەخوای گەورە وەکو چۆن لە تەحیات تا دائنیشن خوای گەورە فەرمێ وترى كل أمة جاثية هەموو ئومەتەکان لەسەر چۆکیان ئەکەون بەرامبەر بەخوای گەورە واتە وەکو مەشهەدی تەحیات وایە واتە لە قیامەتیشا هەموو هەنگاوەکان و قۆناغەکانی نوێژە دووبارە بێتەوە بەڵە بەڕێزەکانم بۆ ئەوەی کە دنیا و قیامەتمان ڕۆشن بێ نوری دیدەمان بەرچاومان ڕۆشن کاتەوە نورێکمان پێبێ بۆ قیامەتی خۆمان يوم ترى المؤمنين والمؤمنات يسعى نورهم بين أيديهم وبأيمانهم يقولون ربنا أتمم لنا نورنا ئەم نورەیە لە ناڕەحەتی و تاریکایی قیامەتە بەرچاو ڕۆشنەکاتەوە و ئەدگەێنێتە سیرات و لە سیرات ئەتپەڕێنێتەوە وەکو چۆن لە دوو کاتی نوێژە داواکەی خوای گەورە ئەم سیراتت پیشان بە و لەم سیراتەش دەربازت کە بۆ ئەوەی کە بەسەر پشتی جەهەنەما پەڕینەوە و بگەینە بەهشت ئەو کاتە لە بەهشتا حاڵیە بین نوری دیدەم یعنی چی نوێژ یعنی چی نوێژ بۆ چی بوو بەڕاستی لێ غافڵ بووین هەموو ڕۆژێ کردەوەکانی نوێژ و چاکە مادرێتەوە بەرچاو ئەڵین خۆزگە بگەڕاینایەتەوە بمانزانایە ئێستا حاڵی بووین ئێستا ئەزانین چۆن نوێژ بکەین بەڵام بەچێ لە کاتێکە پەشیمانی دادمان نادا و داواکاری و خوازیاری بۆ گەڕانەوە بۆ دنیا هیچ ئیسفادەیەکی نابێ پێش ئەوەی کە و لەحزەیە بێ ئەو کاتە بێ فرسەتێکە لەوانەی دووبارە نەبێتەوە بەتەکیدیش دووبارە نابێتەوە و دەوری دووەم و سێمی نییە بانوێژەکانمان بێ بە نووری دیدەمان بانوێژەکانمان بێ بە فێنکایی چاومان با نوێژەکانمان بێ بۆ نوێژانەی کە لە خوای گەورە نزیکمانەکاتەوە بانوێژەکانمان وەکو نوێژەکانی پێغەمبەری خوا و سەحابەکان وابن صەلوا کەما ڕەئەیتمونی ئوصەلی نوێژ بکەن وەکو من ئەبینن چۆن نوێژەکەم تەنها حەرەکات نا بەڵکو دڵ و ڕۆحتان لە نوێژە باوەکو دڵی پێغەمبەرەکەتان وابێ صلی الله علیه وسلم خوای گەورە نوێژکا بە نووری دیدەمان بیکا بە ڕۆشنکەرەوەی ڕێگەمان بیکە بەو سەبەبەی کە لە دنیاە دەژوورەیمانەکە وازمان لێ ناهێنێ هەتا وەکو دەستمانەگرێ بۆ بەهەشتەکەی خوای گەورە لە جەهەنەم ڕزگارمانەکە اینجا شانازی بەوە ئەکەین ئێمە لەم نەکون من الموسەلین نەبووین ئێمە لە نوێژ خوێنان بووین ئێمە لە بکەرانی نوێژ بووین ئێمە لە هەڵسوڕاوانی نوێژ بووین بۆ یەگەیشتین بۆ پلەپایە خۆشەویستانم ناڕەحەتم کە بەجێتانێڵم ناڕەحەتیشم کە نووری دیدەم بەجێڵم بەڵام تخوا وەسیەتەکەی پێغەمبەرتان بۆ دووبارە ئەکەمەوە ئەوە شەر وەسیەتی منە ئەسەلا ئەسەلا نوێژەکانتان نووری دیدەمان بێ با پێکەوە ئەوەی کە جۆمان لێبوو ئیسفادەی لێ بکەین وبەشر عیباد الذين يستمعون القول فيتبعون أحسنه با دووبارە و سێبارە بەموانانەیە بچینەوە بۆ ئەوەی کە بزانین چۆن نوێژمان کردووە تا ئێستا پەیڕە و پرۆگرامێکیشدا بنین بۆی کە بزانین لەمە دوات چۆن نوێژ بکەین. سلام علیکم ورحمة الله وبركاته.